الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لە بەرنامەی ژیار و ڕەمەزان بێمە خزمەتتان. دیارە بەڕێزانم، ڕەمەزان کاتێکەوە باسی ئەو مانگە پیرۆزە دەکرێ، یەکەم شت کەوە لەگەڵ ڕەمەزان باز بکرێ قورئانی پیرۆزە. دیارە وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن، لەو مانگە پیرۆزەدا دابەزیە. قورئانێک کەوا لە خودی خۆی کە کەلامی رب العالمینە، کەلامێکی بەرەکەتدارە. كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. کتابێک لە خودی خۆی ئەو پەڕی بەرەکەتدارە. لە کاتێک دابەزیە إنا أنزلناه في ليلة مباركة، لە شەوێکی بەرەکەتدار دابەزیە، کەواتە کاتێکە مانگێکە کەوا بەرەکەتی قورئانی پیرۆز و هەروەها بەرەکەتی کاتە پیرۆزەکانی تێدا کۆبوویتەوە. کتابێک کەوا لە بۆ ڕەسوول الله دابەزیە صلى الله عليه وسلم، لەویشەوە لە بۆ ئومەت، وەکو ئیبن عەباس خوای لێ ڕازی بی لەو حەدیثێکەوە ئیمام بوخاری مسلم ڕواتیان کردیە، دەفەرمی هەموو ڕەمەزانان، هەموو شەوێک لە شەوانی ڕەمەزان، ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جبریل عليه السلام لقایان هەبوو، بە یەکتر دەگەیشتن. دەفەرمی لەو شەوانی ڕەمەزان کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جبریل یەکتریان دەبینی، چی دەکرد؟ كان يعارضه القرآن أو فيدارسه القرآن. کەواتە وەکو زانایان دەفەرمون پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی لە بۆ جبریل دەخوێندەوە، جبریلیش قورئانی لە بۆ پێغەمبەر دەخوێندەوە صلی الله عليه وسلم. ئیتر لەو کاتانەدا کەوا وەصفی دەکاتن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بەخۆی کەسێکی جەواد بووە، کەسێک بووە زۆر دەستی بەخشین و بەڕێز بووە، بەڵام لە دوای ئەوەی کەوا شەوان لەگەڵ جبریل بە یەکتر دەگەیشتن و قورئانیان پێکەوە دەخوێندەوە، لەو کاتەدا جوود و سەخاوەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر زیاتر بوو، وەکو وەصفی دەکات کەالریح المرسلە، وەکو ئەو بایە بە ڕەحمەتێکەوە لە پێشی باراندی ئاوای لێ دەهات پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم. و لەو حەدیثانەدا کەوا باز لەو حاڵەتە دەکا، لۆیە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ دەفەرمی سنەت وایە کەوا مسلمانانیش ئیقتدا بە پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم، کەوا پێکەوە دابنیشن و دیراسەی قورئانی پیرۆز و پێکەوە قورئانی پیرۆز لە بۆ یەکتری بخوێننەوە، بە تایبەتی لە شەواندا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەودا لەگەڵ جبریل عليهما الصلاة والسلام پێکەوە قورئانیان دەخوێندەوە. و هەروەها دەفەرمی ئەو حەدیثە بەڵگەیە لەسەرەوەی کەوا لە هەموو کاتێک قورئانی پیرۆز بخوێنرێت، بە تایبەتیش لە شەوانی ڕەمەزانی پیرۆز و لە ڕۆژانی ڕەمەزانی پیرۆز. و هەروەها تەماشا دەکەین لە مانجی ڕەمەزان بە ڕۆژی بوون و قورئان خوێندن کاتێکەوە لەگەڵ یەکتری باز دەکرێن، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی ئەو شتێکەوە بە ڕۆژی بوون و قورئان خوێندن کۆ دەکاتەوە هەردووچیان تکاکارن لە ڕۆژی قیامەت. بە ڕۆژی بوون دێ تکا دەکا لە بۆ خاوەنەکەی، دەفەرمی یا رب العالمین بە ڕۆژ منعم کرد لە خواردن لە ئارەزوەکانی، دەی تکاکەم قبول بکە. و قورئانی پیرۆزیش دێ دەفەرمی یا ربی بە شەودا لە شەودا منعم کرد لە خەوتن، شەونخوونی کرد قورئانی خوێندەوە، یا ربی خوای تکاکەم قبول بکە. و هەروەها لە ڕەمەزاندا یەک لەو عیبادەت تایبەتانەی کەوا لە ڕەمەزانی لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەنجام دەدرێت، نوێژی تەراویحە. نوێژی تەراویحیش گرنگترین ڕوکن تێیدا قورئان خوێندنە. قورئان خوێندن بە تایبەت تەماشا دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کاتێک شەو نوێژەکانی هەر درێژ بۆ قورئانی زۆر تێدا خوێن، بە تایبەتیش لە ڕەمەزاندا.
وەکو لە حەدیثێکدا کەوا حودەیفە دەژێڕێتەوە خوای لێ ڕازی بی کە ئیمامی ئەحمەد ڕیواەتی کردێ دەفەرمی چوومە خزمەت پیامبەر لە شەوێک لە شەوەکانی ڕەمەزان بینیم دەستی بە شەو نوێژ کردێ و تەراویح دەکاتن ئینجا دەفەرمی وەصفی ڕکعاتێ لە ڕکعاتەکانی دەکا لە دوای سوورەتی ئەلفاتحە دەفەرمی سوورەتی ئەلبەقەرەی خوێندەوە پاشان سوورەتی ئەنیسا پاشان سوورەتی ئالی عیمران ئیتر لۆیە تەماشا دەکەی سەلەف لە ئەصحاب و لە تابعین و ئەتباعی تابعین و ئەوەی لە دوای ئەوانیش دێ لەسەر ئەو ڕێچکەیەدا دەڕوا تەماشا دەکەی فعلا زۆر گرنگیان بە نوێژی تەراویح و درێژکردنەوەی قورئانی پیرۆز تێیدا ئەنجامدایە تەماشا دەکەی ئەصحاب خوایان لێ ڕازی بە تایبەتی لە زەمەنی ئیمامی عومەر خوای لێ ڕازی کە کۆیانی کردەوە بۆی کەوا ئۆبەی کوڕی کەعب خوای لێ ڕازی پێشنوێژی لۆ دەکردن یان تەمیمی داریش هەندێک زات دەفەرمی شەو نوێژەکان یاخود تەراویحەکان هەندە درێژ بوو کەوا تەنها بەوەی ڕادەگەیشتن کەوا بستنەوە پاشێو بخۆن ئەگەرنا لە درێژی تەراویحەکاندا خۆیان بە گۆچان و بەدار ڕادەگرت هەروەها باقی کاتەکانی دیکەش تەماشا دەکەی با بڵێن سەلەفی ئەو ئومەتە زۆربەی کاتەکانیان لە ڕەمەزانی پیرۆز لەو مانگەدا لە خزمەت قورئانی پیرۆزدا بووینە تەماشا دەکەی کەسێکی وەکو ئیمامی زوهری ڕەحمەتی خوای لێبی کاتێکەوە ڕەمەزان دەهات دەیفەرموو ڕەمەزان هیچ شتێک تێدا ئەنجام نادرێت تەنها قراءة القرآن وإطعام الطعام ئەو دوو شتە قورئان خوێندنەوە و ناندان و هەروەها بەخشین لەو مانگەدا کەسێکی وەکو ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێبی کاتێکەوە داخلی ئەو مانگە دەبوو ئینجا هەموو کتوبەکانی علم لە حەدیث و لە فقه و لە باقی علومی دیکەی دادەخست و تەفەڕوغی دەکرد لە بۆ قیراءەی قورئان کەواتە بەڕاستی زۆر گرنگە کە فعلا هەتا پێمان دەکرێت قورئان بخوێن لەو مانگەدا اینجا تەماشا دەکەی لە ئەصحاب و لە تابعین و ئەتباعی تابعین ئیوا هەبووە لە 3 ڕۆژ ختمەی کردی ئیوا هەبووە لە هەفتەیەک ئیوا هەبووە لە 10 ڕۆژ ئیواش هەبووە لە ئەئیمە لە عولەمای ئەو ئومەتە زۆر زیاتریش ختمەیان کردیە لەو مانگەدا اینجا لەوانەیە کەسێک بڵێ ئەدەی باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووە کەسێک لە قورئان ناگا ئەگەر لە 3 ڕۆژ کەمتر بیخوێنیتەوە بەڵێ ئەو شتەش واریدە بەڵام وەکو زانایان لە شیکردنەوەی ئەو بابەتە دەفەرمون ئەوە لە کاتی ئەتیادەگەر کەسێک بە بەردەوامی وا بکە لە 3 ڕۆژ کەمتر ختمێک بکە ئەوەیە پێیان ساڵ دەفەرمی ئەوە تێی ناگا بەڵام لە کاتە پیرۆزەکان وەکو ڕەمەزان لە جێگا پیرۆزەکان وەکو مەککەی پیرۆز ئەوە باشتر وایە هەتا بکرێ ئیستیغلالی ئەو کاتە ئەو جێگا بکرێ هەتا بکرێ قورئان زیاتر تێدا بخوێندرێ و وەکو خشتەیەک و وەکو جەدوەلێکی مقتەرەحیش لە بۆ ئەوەی کەوا کوو کاتەکانمان بەسەر بین لەگە قورئانی پیرۆز وا چاکە ئینسان یەکەم جەدوەلێک لۆ خۆی دابنێ بەوەی کە فعلا ختمەی تێدا بکە واتە مجرد خوێندنەوە کەوا وەکو معلومی هەموو لایەکمانە هەر پیتێک لە پیتەکانی قورئانی پیرۆز خوێندنەوەی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی بە حەسەنەیەکە حەسەنەیەش یەک بەدەیە کەواتە بسم الله الرحمن الرحیم کاتێکەوە 19 پیتە 109 ئەجر و پاداش تێدایە سوورەتی الإخلاص 66 پیتە مجرد خوێندنەوەی 606 حەسەنەی تێدا والله يضاعف لمن يشاء کەواتە جەدوەلێک دابنێت تەنها لە بۆ خوێندنەوەت جەدوەلێک دابنێ ئەگەر حفظت هەیە لە بۆ مراجعەکردنەوەت جەدوەلێکت دابنێ لە بۆی کەوە ئەگەر مەبەستی حفظت هەیە باڵێن لەبەری بکەی قورئان پیرۆز یاخود لەبەرکردن تێ و دەوێتەوە زیاتر هەمووی تەواو بکەی کەواتە جەدوەلێک دابنێ لە بۆ حفظ و مراجعە جەدوەلێک دابنێ فقط خوێندنەوە و تیلاوە لە مصحفی پیرۆز جەدوەلێکی زۆر دەروریە دایبنەی لە بۆ ئەوەی کەوا کاتێکەوە بە زۆر لە سەرخۆ بیخینەوە ئاەت بە ئاەت بخوێنەوە لە هیچ ئاەت تەجاوز مەکە هەتا وەکو نەچیە سەر تەفسیرەکەی لە مانای ئاەتکە تێبگە ئەو جا بیری لێ بکەوە ئەو فەرمانانەی تێدایە بزان داخۆ جێبەجێت کردیە ئەوەی لە توانادا هەت جێبەجێی بکە ئەو قەدەغ کراوانەی کە تێیدا ئەگەر تێدا هەیە خەوڵ بدە تەوبەی نەسوحی تێدا بکەکەوە تێیدا جارێک کە نەگەڕێ و سەرگوناوتە کەواتە مەبەست تێیدا ختمەیەک تەبی لە بۆ تەدەبور لە بۆ بیرکردنەوە لە بۆ ئەوەی فعلا تێی بگەی و جێبەجێی بکەی و پند و ئامۆژگاری لێ وەربگری ئیتر ئەو ختمیان ئەگەر زۆر بە بەطیئیش بڕوا باشترە دەبوو زیاتر و زیاتر لە دڕ و گەوهرەکانی قورئانی پیرۆز تێبگەی و خوای گەورە تەوفیقت بکە لە بۆی کەوا کاریشی پێ بکەی تاوەکو لەو کەسانە بین کەوەکو خوای گەورە دەفەرمی یەتلونەوە حەق تیلاوەتی حەقی تیلاوە وەکو لە سوورەتی ئەلبەقەرە خوای گەورە باس کرد دەفەرمی ئەوانە ئیمانیان پێیەکەوە حەقی تیلاوە دەکەن حەقی تیلاوە ئەوەیەکەوە تیلاوەی لەفظی بەو شێوەی بخوێنەوەکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوێندیتەوە و هەروە تیلاوەی معنا هەوڵ بدە تێی بگەی و لە خلال تەفسیرەکان کەوا دەیخوێنیەوە و هەروە تیلاوەی حکمی کە تێی گەیشتی هەوڵ بدەی
کەوا جێبەجێ بکەیت لە خوای گەورە دەپاڕێنەوە تەوفیقمان بکە لەو مانگە پیرۆزەدا بەو شێوەیە لە خزمەت قورئانی پیرۆز دابین خوای گەورە تەوفیقمان کە لە بۆ خوێندنەوەی لە بۆ تێگەیشتنی لە بۆ کارپێکردنی و خوای گەورە طاعة وعبادتي هملاك مع قبول بك وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.